ڕاگەیاندنی کۆتایی پلەنۆمی نۆهەمی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران. پلەنۆمی نۆهەمی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لە ڕێکەوتی 26 مانگی پوشپەڕی ساڵی 1400 هەتاوی بەرابەر لەگەڵ 7 جوولای 2021 زاینی بە بەشداری ژمارەیەک لە هاوڕێیانی کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران و هاوڕێیانی کۆمیتەی دەرەوە بەڕێوەچوو. پلەنۆم کاری خۆی بە سرودی ئەنتەرناسیۆناڵ و دەقیقەیەک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یاد و بیرەوەری گیانبەخکردوانی ڕیزەکانی حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵە بە تایبەت ڕێزلێنان لە یاد و بیرەوەری هاوڕێ فەرهادی شەعبانی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و هاوڕێ نەعیم گەڕوسی نەژاد کادری بەرجەستەی حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵە کە بەداخەوە لە ماوەی 2 پلەنۆمدا گیانیان بەخێتکرد دەست پێ کرد. پلەنۆم بە لە بەرچاوگرتنی دوایین ئاڵوگۆڕە سیاسیەکان لە ئاستی جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست باسی سەرەکی خۆی بە لێکدانەوەی بارودۆخی سیاسی ئێران و کوردستان دەست پێ کرد. لەم پەیوەندەدا پلەنۆم تەئکیدی کرد کە کۆماری ئیسلامی لە چەند لاوە کەوتووەتە ژێر گوشاری بێوێنەوە. یەکەم، پەرەسەندنی ناڕەزایەتی گشتی و ناڕەزایەتی کرێکاری. مانگرتنی ئێستەی پتر لە 100,000 کرێکاری پەیمانی نەوت، گاز و پێترۆشیمی، ناڕەزایەتی بەرین لە 17 شاری خوزستان دژ بە بێئاوی، ناڕەزایەتی 22 شار لە دژی خامۆشی بەرق، درێژەی ناڕەزایەتی کرێکاران و زەحمەتکێشان و توێژە بێبەشەکان لە سەرتاسەری ئێران نیشانەی بارودۆخێکی هەستیارە کە کۆماری ئیسلامی یەکجار خسووەتە ژێر گوشارەوە. دووهەم، داڕمانی ئابووری. لاوازبوونی ژێرخانەکان لە ناوچوونی ژینگە، داخرانی بەردەوامی ناوەندەکانی بەرهەمهێنان، گەندەڵی بەرین نیشانەکانی ئەم داڕمانن. هەروەها گەمارۆکانی ئامریکا لە بواری ئابووریەوە کۆماری ئیسلامی زیاتر خسووەتە ژێر گوشارەوە. هەمووی ئەوانش لە حاڵێکدایە ڕژیمی ئیسلامی هیچ ئستراتیژیەکی ئابووری ڕوونی بۆ چوونە دەرەوە لە قەیران نییە. سێهەم، سنوورداربوونی بازنەی دەسەڵات و داوەرینی بەرچاو لە ئاستی باڵای ڕژیمدا. ئەگەر لە ڕابردوودا ئەوە ڕێفۆرمخوازانی حکوومەتی بوون کە لە دەسەڵات ڕادەماڵدران، ئێستا کارگەیشتووەتە تاراندنی نزیکترین یارانی هەتا دوێنەی خامنەیی. ناوەندی سەرەکی دەسەڵات لە ناوخۆی ڕژیمدا زیاتر لە هەمیشە بەرتەسک بۆتەوە. چوارەم، درێژەی گرژیەکان لەگەڵ ئامریکا. ئەگەر چی وتوێژ بۆ زیندووکردنەوەی بەرجام لە ئارادایە، بەڵام ئەم وتوێژانە یەکجار بە خاوی دەڕۆنە پێش. سەرەڕای تێپەڕبوونی پتر لە 3 مانگ و 7 دەور وتوێژ هێشتا نیشانەیەک لە ڕێکەوتن لە نێوان ئەم دوو لایەنەدا نابیندرێ. وتوێژەکان بەبێ ئەوەی کە کاتێک بۆ دەستپێکردنەوەیان دیاری کرابێ تعتیل کراون. پێنجەم، سنوورداربوونی توانای مانۆڕی ڕژیم لە بۆشایی نێوان زلهێزەکاندا. بارودۆخەکە لەم بوارەدا بە زیانی کۆماری ئیسلامی دەڕواتە پێش. توندبوونەوەی کێبڕکەی ئابووری چین و ئامریکا لەم ناوچەیە، حزوری چالاکتری ڕووسیا، بەشداری چالاکتری هێزە ناوچەیەکان لە دابەشکردنی کاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست، لاوازبوونی نفوزی کۆماری ئیسلامی لە ناو خەڵکی شیعە مەزهەبی ناوچەکە و نەفرەتی خەڵک لە ڕژیم بە تایبەت لە عێراق و لوبنان. هۆکارەکانی سەرەوە هەر هەمویان دەستیان داوەتە دەستی یەک و کۆماری ئیسلامیان خسووەتە دژوارترین بارودۆخی تەمەنیەوە. لەوەها بارودۆخێکدا کۆماری ئیسلامی لە ناوخۆی ئێران ئامرازێکی بێجگە لە هێزی سەرکوت بەدەستەوە نییە. ڕووداوەکانی ئێستا نیشانیەدەن کە خەڵک لە بارودۆخێکدان کە چیتر بە سەرکوتی ڕژیم چاوترسێن نابن. لە دەرەوەی سنوورەکانیش توانای دانوستانی ڕژیم یەکجار هاتووەتە خوارێ و مەجال بۆ ئەوەی کە خۆی ناوی لە ناوە سازشی قارەمانانە یەکجار سنووردارتر بووتەوە. هەر بۆیە هیچ چارەیەکی بێجگە لە پاشەکشە و کۆتاهاتن لە زیدەخوازیەکانی نییە. پلۆنۆم لە درێژەی باسەکانی خۆیدا لەسەر ئەم خاڵانە تەئکیدی کرد کە هاوسەنگی هێز بە قازانجی بەرەی کرێکاران و جەماوەری ناڕازی لە حاڵی گۆڕاندایە و لە درێژەدا مانگرتن و ناڕزایەتی کرێکاری و جەماوەری دەتوانێت هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم هیلاک و زەوینگیر بکات و هەنگاوی جددیتر بەرەو پێکهێنانی ڕێکخراوی پایەداری جەماوەری و ڕادیکاڵی کۆمەڵایەتی هەڵبگرێت. لەم پەیوەندەدا پێویستە بە وردی تاکتیکەکانی ڕژیم و خاوەنکاران لە بواری ناکۆکینانەوە و پێکهێنانی ڕێکخراوی نوێی زەرد بناسرێن و پوچەڵ بکرێنەوە. لە بواری بارودۆخی گشتی لە کوردستان هەموو ئەوانەی وا سەبارەت بە بارودۆخی ژیان و گوزەرانی زۆربەی خەڵکی ئێران باسییان لێکرا لە کوردستان بە چەند بەرابەربوونی هەیە. بۆ نمونە بێکاری تا ڕادەیەک کرێکاران و توێژە هەژارەکانی کوردستانی وەتەنگ هێناوە کە ناچارم بۆ دابینکردنی لانیکەمی پێداویستیەکانی بنەماڵەکانیان دژوارترین بارودۆخ تەحمل بکەن و لە ڕێگەی پیشەی پڕمەترسی وە کۆڵبەری لە سنوورەکان نانی ڕۆژانەیان لە گەروی هەژدیها دەرکێشن.
ڕۆژ نییە کە تەرمی چەند کۆڵبەری زەحمەتکێش کە بەدەستی هێزە جەنایەتکارەکانی ڕژیمی ئێران کوژراون بە خاک نەسپێردرێت و لە ئاکامدا نەتەنها گیانی زۆرێک لە مرۆڤەکان دەبێتە قوربانی بەڵکو سەدان بنەماڵەش تەنها نان دەرهێنەری خۆیان لە دەست دەدەن و زیاتر لە ڕابردوو نوقمی هەژاریە بن. پلۆنۆم بۆ جارێکی دیکە لەسەر پێویستی درێژەی هاوپشتی خەباتکارانەی کرێکاران و خەڵکی ستەملێکراوی کوردستان لەگەڵ خەڵکی هاوچارەنووسیان لە سەرتاسەری ئێران تاکیدی کرد. کوردستانی شۆڕژگێر بە پشتبەستن بە پتر لە چواردەیە خۆڕاگری لە بەرامبەر ڕژینی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی و حزوری بەهێز و ڕێکخراوی هێزی چەپ و کۆمۆنیست کە کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران بەستێنی سەرەکیەتی خاوەن ئەزمون و لێهاتووی باڵایە بۆ بەهێزکردنی خەباتی مافخوازانی سەرتاسەری دژ بە ڕژیم. لە بارودۆخی ئێستادا بەتایبەت لە بواری پشتیوانیکردن لە ئاخێزی مافخوازانی خەڵکی خوزستان پێویستە هەوڵی دیاریکرا و بخرێتە دەستوری کارەوە. بەشێکی زۆر لە کاتی پلەنۆم بە باس و لێکدانەوە سەبارەت بە ئەولەویەتەکانی کۆمەڵە لە کوردستان تەرخان کرا. لەم بوارەدا پلەنۆم بۆ جارێکی دیکە لەسەر ئەولەویەتەکانی کۆبوونەوەکانی پێشووی خۆی تەکیدی کردەوە و وەک ئاراستەیەکی دروست و کارساز لە پێناو هیدایەتی چالاکیەکانی کۆمەڵە لە کوردستان هەڵی سەنگاند. بەڵام لە هەمان حاڵدا بە لەبەرچاوگرتنی بارودۆخی سیاسی نوێ لە کۆمەڵگەی ئێران و بە شوێنیدا لە کۆمەڵگەی کوردستان کۆمەڵە پێویستە لە بوارە جۆرا و جۆرەکان تا بەهێزتر بێت. یەکێک لە ئەولەویەتە ئەساسیەکانی کۆمەڵە لە گشت بوارەکانی چالاکین لە ناوخۆی کوردستان لە دەرەوەی وڵات و لە کوردستانی عێراق لە بەرچاوگرتنی چالاکی لە ئاستی بەرینی کۆمەڵایەتی و کاریگەریدانان لەسەر ڕەوتی ڕووداوەکانە لە پانتایی کۆمەڵایەتیدا. پلەنۆم تەکیدی کردەوە کە بێگومان هەبوونی بناغەیەکی قایمی تەشکیلاتی نهێنی لە ناوخۆی ئێران لە هەموو بارودۆخێکدا مەرجی کاریگەریدانانی کۆمەڵە لەسەر ڕەوتی ڕووداوە سیاسی و کۆمەڵایەتیەکانە. بەڵام وەبیرهێنانەوەی ئەم حەقیقەتە بە هیچ شێوەیەک وەڵام دەرەوەی پێداویستی سیاسی گرنگی ئەم قۆناغە نییە. لەم قۆناغەدا ڕێبەری کۆمەڵە پێویستە لە پێگەی بەرپرس بەرامبەر بە گشت تەوەرەکانی کوردستان دەرکەوێت و بۆ ئاسانکاری بابەتی سەرکەوتن بە کەمترین تەلەفاتەوە هەوڵگەلێک لە گشت بوارەکانی پەیوەندیدار بە خەباتی ئێستا بخاتە دەستوری کاری خۆیەوە. لەم قۆناغەدا چالاکی عەلەنیەکانی ئێمە بە لە بەرچاوگرتنی ئەو ئەزمونە بە بایەخانەی کە لەم بوارەدا هەن پێویستە پەرەی پێ بدرێت. پەیوەندی ئێمە لەگەڵ پێشڕەوانی کۆمەڵ و کەسایەتیە باوەڕپێکراوەکانی خەڵک پێویستە بەردەوام بێت و ئیدامەی کار بێت. هەروەها لەسەر درێژەی هەوڵ بۆ یەکگرتووکردنی خەباتی ڕەوای خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکانی ئێستەی ئەم خەباتە دژ بە ڕژیمی ئیسلامی تاکید کرا تا ڕژیم نەتوانێت لە کۆمەلگەی حیزبی کوردستاندا کە خاوەن فرەچەشنی سیاسی بەرنامەیی و ئستراتیژیکە کەڵک وەربگرێت. هەروەها لەسەر ڕۆڵی کۆمەڵە وەک داکۆکیکاری خەباتی خەڵکی کورد لە باقی بەشەکانی کوردستان تاکید کرایەوە و هاوکاری و هاو ئاهەنگی پێویست لە نێوان هێزە سیاسیەکان و ناوەندە مەدەنی و کۆمەڵایەتیەکان لە پێناو پوچەڵکردنەوەی پیلانگەڕیەکانی دەوڵەتی ناوچەکە دژ بەم خەباتە گرنگ و بەبایەق هەڵسەنگێنرا. پلەنۆم لەسەر ئەوە جەختی کردەوە کەوەها ئاراستەیەک ئاڵقەی پەیوەندی ئێمە لەگەڵ کۆمەڵ لە ئاستێکی بەریندایە. هەر لەم پەیوەندەدا و لە پێناو بەکارگرتنی هەموو زەرفیەتەکان پلەنۆم بۆ جارێکی دیکە تیشکی خستە سەر تایبەتمەندیەکانی ڕەوتێکی سیاسی ڕادیکاڵ پێشڕە و کۆمەڵایەتی، ڕەوتێک کە لە هەموو بوارەکانی خەباتی ستەملێکراوانی کۆمەڵگەدا خۆی بە شەریک و بەرپرس دەزانێت. دەستکەوت و ئەزمونەکانی خەباتی ڕۆژانەی لەسەر یەک دادەنێ تا بیان کاتە سەرمایی ڕێخستنی شۆڕشێکی کۆمەڵایەتی و هەوڵەدات گشت هێزە ڕادیکاڵ و کەسایەتیە پێشڕەوەکان لە دەوری وەها شۆڕشێک ڕێک بخات، ڕەوتێک کە پشتی بە زانستی زەمانەی خۆی بەستووە وەک زانست دەڕوانێتە سۆسیالیزم و کۆمۆنیزم کە بەردەوام بۆ کاریگەریدانان پێویستی بە ڕۆژبوونەوە هەیە و بەوە دەستهێنانی ڕاستی و ڕەوایی لە بۆچوونی زانستی و لۆژیک و چالاکی پەیوەندیدار بە ژیانی مادی کۆمەلگا هاوڕێ لەگەڵ ورە و گڕوتینی خەباتکارانە کەڵک وەردەگرێت. ڕەوتێک کە یەکگرتووی و هاوپشتی ناوخۆیی لەسەر بنەمای بۆچوونی جۆراوجۆر و وەحدەتی کردەوە دابین دەبێت و بە بوون و بۆچوونی سیاسی جیاواز لە ناو ڕیزەکانی خۆیدا بە سروشتی ترین دیاردە دەزانێت. پلەنۆم لە درێژەی کاری خۆیدا راپۆرتە تەشکیلاتیەکانی لە بواری چالاکی شارەکان، چالاکی تەبلیغی و وشیاردەرانە لە تەلەڤیزیۆن و تۆڕە کۆمەڵایەتیەکان، ڕادیۆ و بڵاوکراوەکان، چالاکی لە تەشکیلاتی عەلەنی و چالاکی لە بواری کاری نوێنەرایەتی کۆمەڵە لە دەرەوەی وڵات و هەرێمی کوردستان کاروباری ماڵی و تەدارکاتیدایە باس و لێکۆڵینەوە. لەم پەیوەندەدا وێڕای تەکید لەسەر گۆڕینی شێوەی کار
بە مەبەستی بەهێزکردنی چالاکیەکان لە هەر کام لە بوارەکاندا بڕیالگەرێک دران. لێکدانەوەی قەرار و قەتعنامەکان دەستورێکی کاری دیکەی پلەنۆم بوو کە لەم بوارەشدا چەند قەرارێک لەوانە قەراری پەیوەندیدار بە دەستپێکردنەوەی هەوڵ بۆ پێکهێنانی جەمسەرێکی کۆمەڵایەتی چەب لە کوردستان بەڕوانینێکی ڕەخنەگرانە بە هۆکارەکانی وەدواکەوتنی قەرارێک لە پەیوەند لەگەڵ کێشە ناوخۆیەکانی حزبی کۆمۆنیستی ئێران و ڕێگەچارەکان پەسەند کرا. ئەم قەرارانە بەم زوانە بڵاو دەکرێنەوە. پلەنۆم لە کۆتایی کاری خۆیدا دەستیدایە ئارایش و دابشکردنی کاری ناوخۆیی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و هەرکام لە چالاکیەکانی خۆی دووبارە ڕێخستەوە. پلەنۆم بۆ جارێکی دیکە هاوڕێ ئیبراهیمی عەلیزادەی وەک دەبیری ئەوڵی کۆمەڵە هەڵبژارد. هەروەها لەم پلەنۆمەدا فۆنکسیۆنێکی دیکە لە ژێر ناوی جێنشینی دەبیری کۆمیتەی ناوەندی کۆمەڵە درایە بەرباس و لێکۆڵینەوە و هاوڕێ حەسەنی ڕەحمانپەنا بە تێگڕای دەنگەوە وەک جێنشینی دەبیری ئەوڵ هەڵبژێردرا. پلەنۆم کۆمیتەی تەلەڤیزیۆنی بەهێز کرد و ژمارەی ئەندامانی بۆ 7 کەس زیاد کرد کە بریتین لە هاوڕێیان فەراسەتی ساڵحی، ئێسماعیلی قارەمانی، وریا ئەحمەدی، فەریدونی نازری، مەحیە ئیرەجی، ناسری تایری و ئەسعەدی ڕۆستەمی. پلەنۆم پاش یەک ڕۆژکاری چڕوپڕ بە بڕیار بۆ بەهێزکردنی چالاکی کۆمەڵە لە کوردستان و بڕیار بۆ بەرەو پێشبردنی ئەرک و ئەولەویەتەکانی خۆی کۆتایی پێهات. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران 29 مانگی پوشپەڕی 1400 هەتاوی.